لەگەڵ هەنگاوەکانی گۆڕانکاری لە پۆستەکانی ئیدارەی پارێزگای هەولێر لەلایەن فراکسیۆنی پارتی بە هاوکاری لیستە کۆتاکان ناکۆچی و ململانەی نێوپارتی لەسەر پڕکردنەوەی ئەو پۆستانەی لێکەوتۆتەوە. ئەندامێکی ئەنجومەنی پارێزگای هەولێریش دەڵێت پڕنەکردنەوەی ئەو پۆستانە ململانەی نێوخۆیی پارتی و ئەمەش زیانی بەکاری ڕۆژانەی خەڵک گەیاندووە. گرێبەستی پرۆژەی دروستکردنی ئەم باڵەخانەیە تا ئێستا پۆستی 4 قایم لە سنووری پارێزگای هەولێر ئاڵوگۆڕی پێکراوە. 4 ناحیان سەرخستووە کردویانە قایمقامەمە لە کاتێکدا بۆتە هۆی بارگرانی بۆ حکومەت 4 قایمقامەکەی پێشتر کە پێشووتر دەست بەکار بوونیان لە شوێنی خۆیان بوونە بەم ئەوەم بردویانە بۆ ناو دیوانی پارێزگا کە ئەمە یەکانگیر نییە لەگەل ئەو پەیامەی کە بەناو هەڵیان گرتووە بە ناوی چاکسازی ئەو گۆڕانکاریان دەکەن. ئەمە لە کاتێکدایەکە بارگرانی بۆ حکومەت دروست کردووە نەک چاکسازی وە بە دیوێکی تر 4 ناحیەیان بۆش کردووە. چکە ئەوانەی بردویانە بۆ قایمقامیەت هەمیان مندیر ناحیە بوونە پۆستیان هەبووە شوێنی وان بە بەتاڵی ماوەتەوە تاکە هۆکاریش لەو نێوەندا بەڕای من وەکو چاودێرانی زۆر باسی دەکەن ینی تەسفیع حسابی باڵباڵێنە لە ناو حیزب. هەر یەک لە فراکسیۆنەکانی یەکێتی و گۆڕان و خزمەت لەگەڵ گۆڕانکاریەکانی ئیدارەی خۆجێیی هەولێر نەبوون، بۆیش لە کاتی گۆڕانکاریەکان دەنجیان پێنەدان. فراکسیۆنی پارتی تاگلایانانە لەگەڵ فراکسیۆنە کۆتاکان ئاڵوگۆڕەکانی ئەنجامدا. خۆی ئەو گۆڕانکاریانە ئێمە وەکو فراکسیۆنی سەوز لەگەڵ گۆڕان لایەنەکانی تریش کە لیستی خزمەت بوو دەنگمان پێنەدا بەلەوە تاکلایەنە بخۆی بڕیاری لەسەردا. لە ماوەی ڕابردوودا لە شاری هەولێر بەهۆی ململانەی نێوپارتی ژمارەیەک کەس دەسەر پۆستەکانیان لادران و تاکو ئێستا شوێنەکانیان پڕ نەکراوەتەوە. خەڵکی هەولێر لەسەر ئەم گۆڕانکاریانە نیگەران و دەڵێن لەم نێوەندەدا خەڵک باجیە ململانەیە دەدا و ناکۆچەکانیش بە مەترسی دەزانن. هەڵگورد ئەحمەد، کورتسات نیوز، هەولێر.